تەنایخوای گەورم لەبان بینەرانی بەڕێز ئازیزان و خۆشەویستان، دیارە ئێمە لە بەرنامەی دیدارە سەختەکان دوای بڕینی ڕێگایەکی زۆر سەختاییەکی زۆر لە قەتپاڵی چیاکانەوە گەشتون بە کۆمەڵێک لە خەڵکی شۆڕشگەر کە پارتی ژیانی ئازادی کوردستانە. لێرە ئەمڕۆ دیدارێکی گرنگ جێبەجێ دەکەین. دیدارەکەمان زیاتر قوڵبوونەوەی لەسەر پێکاتەی خۆرهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاریەکان و هەروەها کارکردنی پارتەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود بڵێن کوردستانی ئێران و لەمە دووە ئایا پەشاک بەرنامەی چی دەبێت بە تایبەتی لەم دوایەدا کە زۆر لە دوای شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران ئیسرائیل زیاتر ئێمە گوێمان لە ناوەکانی ئۆپۆسیۆن دەبێت و گوێشمان زیاتر لە پەژاک دەبێت وەکو پارتێکی بەرخودانی کە لە ماوەکانی ڕابردوودا جێدەستیان دیار بووە و پارتێکی دیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەنە. بۆ ئەم دیدارە لەگەڵ زۆر بەڕێز هاوسەرۆکی پەژاک هەباڵپەیمان ڤیانی خۆشحاڵم هەباڵپەیمان بۆ ئەو دەرفەتت بە ئێمەدا لە کاتێکی سەختدا لە شوێنێکی سەختدا و ئەستەمێکی زۆرتان بینی و بێگومان تا هاتون و ئێرە زۆر سپاسان دەکەین کە ئەو دەرفەتان بێمەدا. سپاسێش بەخێر بێ. زۆر سپاس. دەمەوێت بپرسم ماوەیەک بوو هەتا پێش شەڕی نێوان ئێران ئیسرائیلیش کەمتر پارتیژانی ئازادی کوردستان چالاکی هەبووە بە تایبەتی لە عێراق و باشووری کوردستان یاخود بڵێن کوردستانی گەورە بە شێوەیەکی گشتی، بەڵام لە ئەوروپا چالاکیان هەر هەبووە. ئایا ئەو ماوەی پێشتر ئەو بێدەنگی و یاخود یعنی کەم جوڵەی ئێوە لە باشوور و لە ناوچەکانی تر هۆکار چی بووە یاخود ئێوە لە جۆرێ لە خەباتی تردا بوون؟ بەڵێ ئێمە وەک پەژاک و بخۆی وە 21 ساڵە دامەزراوە. تایبەت پەژاک لەسەر ئەساسی پارادیکمی فکر و فەلسەفەی ڕێبەراپ و بە تایبەتیش بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ji بۆ ئیران ji بۆ لە ئەو دەرئەنجامی ئەو فکر و فەلسەفەیەدا ji بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران خەباتەکەی شەڕ کرد تێکۆشانی کرد. توانم بژم لەو 21 ساڵەدا هەم سەدان شەهیدی پەژاک چێبوو تایبەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان. دەبێ مەسا ئێستێمە لە ناو خاکی باشوور دەژبن، بەڵام خەباتی ئێمە تێکۆشانی ئێمە ji بۆ گەلی ڕۆژهەڵاتی کوردستانە، ji بۆ بەڕێخستنکردن، ji بۆ ئازادکردن، ji بۆ هەم ڕۆژهەڵاتی کوردستان هەم گشتی ئیران. ئەتوانم بژم لە ناو ئەو 21 ساڵەدا پەژاک لە کار و خەبات ڕانەوەستەوە، هەم لە ناو خۆدی ئیراندا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا، هەم لە ناو زیندانین ئیراندا، هەمیش لە ئەو ڕێگایەدا توانم بێژم هەر ساڵیژی پەژاک شەهیدی داوە، چونکی پارتیەکی کو بەردام لە ناو کار و خەبات و تێکۆشاندا بووی. تایبەت لە ساڵین 2007-8 کۆ پێلێک لە هەوڵانی ئێمە لە ناو خۆدی ڕۆژهەڵات کاریان دەکرد. ئەو هەوڵانە هاتین گرتن، بەرخودانێکی بێوێنەیان بڕێوابر لە ناو زیندانین ئیراندا، بتایبەتی لە ناو زیندانی ئەڤیندا بە پێشەنگتی هەواڵ شیرین، هەواڵ فەرزاد، هەواڵ فەرهاد، هەمان وەختە هەواڵ هێمن، هەوڵانی دیتر. ئەو هەوڵانە هەموو ڕاست لە ناو خەڵکدا خەباتیان دەکرد. هەوڵانە ڕاست بووکو خەڵک لە فکر و فەلسەفەی ڕێبەراپ و ئاشنا ببەش بووکو خەباتی ئێمە چییە، تێکۆشانی ئێمە چییە، تایبەت بۆ ئازادی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیراندا. ئەتوانم بژم پەژاک خاوەن میراسێکیە کە ئەو میراسە بە دەستی کەدی دەهان و سەدان هەواڵی ئێمە بوو تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئیراندا. دامان وەخترا تایبەت شەڕی قەندیلی کۆ شەڕی دناوبینی پەژاک و ئیران کۆ جیهانی بوو، دەنگبەدانێکی زۆر بوو تایبەت لە ساڵی 2011. لەوێدا شەڕێکی گەورە بڕێوا چوو و دەوڵەتێکی وەکە ئیران کۆ بە هەماهەنگی و دەوڵەتی تورکا کارێک و پەژاک لە تایبەت لە شاخی قەندیلدا لە چیەکانی کوردستاندا تێک بە، بەڵام بەرامبەری و بەرخودانی پەژاکی کۆ بڕێوا بر
ئیتی شکستێکی گەورە بوو بۆ خۆی ئیران دە هەمان وەخترا لە دوای کو لە 2011 کو ڕاستە لەگەل ئیران بە شێوازێکی فەرمی ئاتشکەستێکی ئیلان بوو تا ئێستاژ ئەو ئاتش بەسە بەردەوامە بە شێوازی فەرمی بەڵام لە دوای 2011 لە نێوان ئێران و پەشاکدا ئاگربەستێک هاتووە واشۆکردن ڕسمی ئەو بەێ ڕسمی ئاگربەستێکی هاتووە ئیلان کردن بەڵام ئیران بە هیچ بە تو شێواز لە ئەو ساڵانەدا بگورەی ئەو ئاتش بەسە تەو نەگەڕایە زۆر ئاگربەستە بوو بورە ئەڤڵ ئەو ئاگربەستەی لە نێوان ئێران و ئێوەدا هەبوو هەردوو لایەنە بوو یان لایەنی سێمیش تێدا بەشدار بوو ئاگدار هەبوو لایەنی سێم کەسانی هەبوون کۆ ناوبێنجین کاریان دەکرد تێبێت ئەو شەڕی کۆ بڕێوا دچوو بەڵام ڕاست لە ناوبێنی پەژاک و ئیراندا بوو شەڕە چونکی شەڕی پەژاک و ئیران بوو ئەو کاتە شەڕێکی گەورە بوو بدەهان ونداهیە ئیران بخۆی بوو یانی ئەتوان بژم لە ئەو ساڵانەدەژی هەم ئیران زۆر هەوڵانی ئێمە هەبوونە کو شەید کەوتونە لە ناو کەمینی دەوڵەتی ئیراندا هەم لە ناو زینداندا هەواڵمان هەیە ئیدام بوون یعنی ئیران بگورێ و ئاتش بەسە سیاسەتی خۆی بڕێوە نەبرد هەرجار هێریش بوو هەم لەسەر خەڵق هەم لەسەر خودی پارتیە ئێمە پەژە لە هەر جارێژ ئێمە بەرامبەر ئەو هێریشانەی کۆ پێشکەوتونە حەقی مسیلەمەمان بووە حەقی ینی وەڵامدانەوەمان بووە بەڵام تا ئێستاداژی کوتە لە 2021 یعنی مابەستم کو لە پرسیاری ئەوە هەیبەتی لە ماوەی شۆرەشی ژنجیان ئازادی کوەوە 3 ساڵی دەبێت لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان دەنگوەدا پێژاک یەکژ ئەو حەزبە بوو کو لەسەر فەلسەفەی ژنجیان ئازادی خۆی بەڕێخستن کرد لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا چونکی فەلسەفەی حرەکەتی ئاپۆیی بەڵام بتایبەتیش بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران پێژاک لەسەر ئەو فکرە لەسەر ئەو فەلسەفەیە لە ناو گەلدا خەبات کرد چونکی پێژاک تەنیا حەزبێکی لەشکەریش نییە پێژاک خاوەن فەلسەفەیەکیە پێژاک هەم پارتیەکی جوواکیە هەم پارتیەکی سیاسیە هەم پارتیەکی کۆ پاراستن دەکە دەها دوواری لاشکری دەست دوای ئێمە پێژن دفاعی مەشروع ینی پاراستنی ڕەوا لەکوێداژی هێریش لەسەر گەل بووە لەسەر هەواڵانی ئێمە بووە ئەمە ئەو مافەمان بە خۆمانداوکۆ خەڵکی خۆمان بپارێزن و چالاکیژی بوونەوە دەپرسن لە دوای ئاگربەست زیاتر ئێوە سیاسەتی بەرگریکردن دیفاع شەرعیتان جێبەجێ کردووەلەوەی کە هێرشتان نەکردوتە ناو ئێران ئێمە هێزێکین کاتی کو ئاتش بەسشمان ئیلان کراوە قانونی مەدەوەیە ئەگەر هێزی دنیاشمان هەبێ زوو هێریش نابن بۆ سەر کەسێک بەڵام ئەگەر کەسێکیش هێریشی نا لە سەریمە بە هەموو شێوازی دفاع لە خۆمانەکەین خۆمان دپارێزین هەمووەکە پارتی هەمووەکە گەل لەوێدا کە بەحسەکەم ڕاستە بە شێوازی فەرمی ئاتش کەس بووە بەڵام تا ئێستا و ئاتش بەسەر زۆرجار تەنیا لە فەرمیەت رەماوە ڕاستە شەڕێکی قورسی ڕوبڕوو نەبووە بەڵام لە زۆر شوندا هەم لە هەموو دەری ڕۆژهەڵاتی کوردستانی مثلا ساڵۆنی بێکی پێش هەواڵی مەجلیسی ئێمە لە ناو خۆی باژاری لە ناوبینی مەهابەت و بۆکاندا شید کرا هەواڵ شۆرش بۆ دامانە وەختە چەند مانگ پێش هەواڵمان هەواسم کو لەسەر سنووری باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان شید کرا ئێمەش دەرئەنجامی ئەو شەهادەتەنە وەڵامماندا یعنی ئەوە هەر ڕامانگەاندووە هەر هێریشێک لەسەر ئێمە بێ وەڵام نامینن لە دوای ئەم هەفتەیەدا چالاکیەک هەبوو لە ئێران ئەو چالاکیەک هەبوو بۆ نمونە ئەو ڕۆمانە هەڵدان لە هەندێکەوە ئێوە لەو چالاکیانشدا ئەنی وەکو وەڵام بەکاردهێن یان ئێوە بەشدار ئەو چالاکیانە ناکەن نا ئێمە چالاکیانی کو ئەگە هێریشێکی لەسەر گەلێمە یادا هەواڵانی ئێمە شید بکرن چالاکی کو ئێمەژێکن دیارە هەم وەکە خۆمان ئەم وەکە پارتی هەم کەسانی لایەنگەر کەسانی کە خۆیان ئەندامی ئەو پارتیە دەبینن کەسانی چونکی بدەهام بە هەزاران خەڵقی ئێمە هەیە کۆ لەگەل ئەو فکر و لەگەل ئەو فەلسەفەیە ئەمە ئێمە پارتیەکین کۆ پارتیەکی پشتمان بە کۆمەڵگە بەستووە پارتیەکی وەرەبژین تەنیا پارتیەکی لەشکری نین لە سەرەتا پارتیەکی کۆمەڵایەتین پارتیەکی جوواکین پارتیەکی سیاسین خاوان فکر و فەلسەفەیەکین کۆ ئێستا لە زۆرتری ڕۆژهەڵاتی کوردستان خۆی لەسەر و فکر و فەلسەفەیە پەروەردە دەکە خۆی لەسەر و فکر و فەلسەفەیە بەڕێخستن دەکە ئەوە دەرئەنجامی یەک شۆرشی ژنجیان ئازادی یەکش دەرئەنجامی ئەو بوو کەوایە ئەگەر بین لەسەر ئەوە دواتر دەگەڕێنەوە سەر بستنەوەی ژنجیان ئازادی دیارە هەباڵ پەیمان گۆڕانکاری گەورە لە کۆڕهەڵاتی ناوەڕاست
ڕوو دەدا ئێمە ئەو ماوەی دەبینین هەتا گۆڕانکاریەکان باس لە گۆڕینی پەیمانی یاخود نوێکردنەوەی پەیمانی لۆزان دەکرێت جۆرێک لە داڕشتنەوە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت ئێوە یا هەتا گۆڕینی هاوکێشەی سیاسی و بیرۆگرافی و ناوچەی و جوگرافی شوێنەکان دەکرێت ئێوە لەناو ئەو گۆڕانکاریانەدا ئەگە بپرسین ئاگاییتان لەو گۆڕانکاریانەدا هەیە یاخود بڵین ئامادەکاریتان هەیە بۆ گۆڕانکاریە ئامادەی دەکەن بەرنامەی ئێوە هەیە لەناو ئەو گۆڕانکاریانەدا بەڵێ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی دوای هاتنی داعش شەڕی 2011 دوای شەڕی 2011 ئەتوانم بژم مەرحەلەیەکی شەڕێکی گەرم شەڕێکی مەرحەلەیەکی تازەی ئیدی و ئەو دیزاینی ڕۆژهەڵاتی ناوین و پلانیان دانیە جیبجی بکەن ئەو شەڕە قورسە زۆرتر لە ڕۆژهەڵاتی پلانێکی جیهانیە هەموو هێزێندەرێکی لە ئەمریکا ئیسرائیل ئوروپا لەوێدا بەشدارە پلانێکی جیهانیە و بەتایبەت لەسەر ڕۆژهەڵاتی ناوین دیزاینێکی تازەش بۆ ڕۆژهەڵاتی ناوینە ئەوە بە ڕێگەی داعشی کۆهات لە ڕۆژهەڵاتی ناوین جارێکی دیتر ویستیان کۆ هەم ئەو پرۆژەی ئێمە بژین لە ژێر ناوی حتا ئیسلامی ینی ئەوێکی ئیسلامی سیاسی کۆ بەڵام هیچ علاقەیەکی بدین نەبوو هیچ علاقەیەکی ئیسلامیەت نەبوو بە پرۆژەیەکی هاتن لە ناو ڕۆژهەڵاتی ناوین ئەوە بە هاتنی داعش تایبەت دەستیان پێکرد لەوێداژی تایبەت هەدەفێکیش کوردستان بوو چونکی کوردستان بخوا شوودی وەک گەلی کورد خاوەن پرۆژە خاوەن بەرنامەیە خاوەن هێزی خۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە ساڵانە لەسەر دفکردن تایبەت دیان هەوێک و 100 ساڵێکی تازە بۆ ڕۆژهەڵاتی ناوین دیار بکەن ئەوە زۆر ڕۆنە ئەوە بە تایبەتی دوای ساڵی 2000 زۆر ئەشکەرە ڕۆن و دیارە کۆ حتا ڕێبەراپۆ دوای گرتنی خۆی بردننی بۆ ئیمرالی گوتی کو لە ڕۆژهەڵاتی ناویندا شەڕی جیهانی سێم دەست پێ کردیا تەماشەکە ئێستەدا زۆر کەس و لایەن ئێژن شەڕی جیهانی سێمە بەڵام ڕێبەراپۆ هێشتا 25 ساڵ پێش گوتن پلان و پروژەی شەڕی جیهانی سێم ئێستا کەوتووە حرەکەت لە کاردایە زۆرترین شەڕیش هەر لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەر پلان و پروژە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکی هەموو ئەو دەوڵەمەندی ڕۆژهەڵاتی ناوین دەوڵەمەندی سەر عرض و بنعرض هەموو لە خزمەتی هێزێندەرەکیدا ئەیدی گەلی ڕۆژهەڵاتی ناوین خاوەن دەوڵەمەندیەکی زۆر بەڵام گەلێکی فەقیر یعنی هەموو هێزێندەرەکی و سیاسەتی خۆیان ئەو سیاسەتی ژەو ستراتژیک ژەو پۆلۆتیکی و بڕێوا دەبن لە ڕۆژهەڵاتی ناوین زۆر بە هەدەف بڕێوا دەبن لەبەرەوەی توانم بێژم هەر جار سیاسەتی 100 ساڵەش بۆ ڕۆژهەڵاتی ناوین دیارەکەن چۆن بە ئاواکردنی نەتەو دەوڵەترا بەتایبەتی بە ئاواکردنی نەتەو دەوڵەتین عەرەبی ئیران و تورکیا وەکە دوو دەوڵەتین ئەساسی وەکە دوو دەوڵەتین بنگەهی و هاتین دامەزراندن بس ئاواکردنی نەتەو دەوڵەت 100 ساڵێکی تازە بۆ ڕۆژهەڵاتی ناوینیان دیارکردن ئێستا بە گۆڕینی نەتەو دەوڵەت پچووکردنی نەتەو دەوڵەت 100 ساڵی لۆزان تەواو دەبێ 100 ساڵ بەدوای دمینە لە ئەو 100 ساڵی تازەدا دێنەوەی پلان و پروژەیەکی تازەش بۆ ڕۆژهەڵاتی ناوین دروست بکەن ئەمە دەپرسین لەو پرۆژەی 100 ساڵی کە دێتەوە ئەنی چاکرد بێگومان ئەو پرۆژەیە بەرنامەی دەوڵەتانی زلهێزە ئەمریکا ئیسرائیل بەریتانیا وڵاتان بەشێک لە وڵاتانی خۆر ئاوە هەتا تورکیا و ئێرانیش لەو پرۆژەیەدانە ئێوە ئاگاداری ناواخنی پرۆژەکەنەوە و لە ڕێگەی بەڕێز ئۆجەلانەوە دیهانەوە ئامادەکاری چی دەکەن لەو پرۆژەکان دێرەدا ئامادەکەن بنێرنا ئیسرائیل بەحسی پەیمانی ئیبراهیم دەکەن لەدام بینی ئیسرائیل و وڵاتانی عەرەب خۆی من دیزانین مەسەلەن زۆرتر لە ڕۆژهەڵاتی ناویندا وەکێک و دەوڵەتانی عەرەب دژ بە ئیسرائیلن وانە تا ئێستا شەڕێکی وابوو بەڵام ئێستا خەریکە دەوڵەتانی عەرەب لەگەڵ ئیسرائیل ڕێک دەکەونیتی یعنی ئەو لە دەستپێکردنی پەیمانی ئیبراهیمیشی دیارە کۆ لە ڕۆژهەڵاتی ناوین بەربکوێ دەچا لێرەدا کی دەمینە لێرەدا دەوڵەتی ئیران دەمینە تورکیا دەمینە ڕەوشی ڕۆژاوای کوردستانی دیارە لەگەل سووریا ڕووخاندنی ڕژیمی بەعس بەخۆ بەدایی هاتنی کۆڕەبەرا پوش بناوت کە بەدایی هاتنی پەیمانی سێکسپی کۆتا ڕەوشی عێراق بەرچاوە لێرەدا کوردستان هەیە بێگومان ئێمە پێویستە ئامادەکاری بۆی بکەین لە کاتی من ئێژم تایبەت لە هاتنی داعشدا ئەیتر ئێمەش کەتن لە ناو مەرحەلەیەکی تازایە تێکۆشان کەتن مەرحەلەیەکی کە هەموو کوردستان ئەلاقە دەردەکە چونکی پرۆژە و پلانێکیش بۆ گشە هەچەر بەشی کوردستان ئەلاقە دەردەکە و کوردیش کوردی پێشتر نینە کورد لێرەدا پۆسیۆنێکی جیازی هەیە کوردی خاوەن ناسنامەیە
مثلا 100 سال پیش کاتی کو حسابیان بۆ دەوڵەتی دیتر دەکردن خۆ هەبوونی کوردیان ئەندە حسابیان بۆ هەبوونی کورد نەدەکردن بەڵام ئێستادا کورد خاوەن ناسنامە کورد خاوەن ستاتوی خۆیەتی کورد خاوەن پرۆژە و پلانی خۆیەتی لەبەرەوە تەماشا بکەن هەموو هێریش ناوەندیان کوردستانە ڕۆژهەڵاتی ناوینە ڕاستە بەڵام کوردستان چونکی دابەش ویە لە ناو 4 دەوڵەتەندا دوو دەوڵەتی ئەساسی تورکیە و ئیرانە ڕۆژی سووریە دیارە هەمان وەخترا عێراقە بۆی کوردستان بەشێکی ئەساسیش بۆ پلان و پرۆژە یەکجار لەسەر کوردستان بەڕێوا دەچن لەبەر ئەوە خوێندنەوەمان بە ساڵان پێش هەبوو حتا ئامادەکاریمان بۆی هەبوو کول لە شەڕی جیهانی سێمدا مەسەلەیەکی ئەساسی مەسەلەی کوردە پێویستە ئامادەکاریمان بۆی هەبێ جا ئەو ئامادەکاریانە چۆن دەکرێ ئامادەکاریانە یەک تایبەت دوواری کۆمەڵایەتیدا دەکرێ پێویستە کۆمەڵگە بۆ شتە ئامادە بێ بنێرن کاتی و شەڕی ڕۆژە ئاوا ڕوودا ڕۆژهەڵات گوت ڕۆژاوا ڕۆژهەڵاتە وانە چونکی ئەو خەتەریە لەسەر ڕۆژاوا بۆ خۆی دیت باکوور هەموو ئەو حدودە تێک برد چوو بۆ ڕۆژاوا چونکی ئیدی کوردیژی ئەو باشووری شەمانگی باشوور بە سەدان جوانین باشوور بەر بە ڕۆژاوای کوردستان چوون چونکی دیتیان هەر چەندە ستاتویەکی کورد لە باشووری کوردستان هەبێ بەڵام ئەگەر ستاتوی کورد ئەو لە ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات باکوور نەبێ باشووریش نامینە ئەوەش زۆر ڕۆن و ئەشکەرە لەبەروێ ئەو ڕەحەنەتەویە لەسەر زانستێکی لە گەلی کوردرا ئاوا بووە بۆیەژێ ئێستادا یەک دواری کۆمەڵایەتیدا هەم پێویستە ئێمە گرنگی بەو دەدەن پێویستە خەڵق ئامادە بێ خاوەن پرۆژە و پلانی خۆی بێ جارێکی دیتر کورد نەبن کارتی دەستی هێزین دەرەکی بە پلان و پرۆژەی هێزی دەرەکی نە بە ناسنامەی خۆیان بە ستاتوی خۆیان بە فکر و فەلسەفەی خۆیان بکارم پرۆژیان بخۆیان دەینن دە هەمان وەختە کورد پێویستە دواری سیاسیدا ئامادە بێ دواری سیاسیدا خاوەن یەک هەلوەست بێ مثلا ئێستێمە زۆرتر لەسەرەوە کار دەکەن لە هەموو ڕاستە هەر بەشێکی لە ناو خۆیدا پێویستە خاوەن هەلوەستی خۆی سیاسی بێ خاوەن هەلوەستی کۆمەڵایەتی بێ ئەمە ئەوێکی نەتەواتی لە ناو هەچەر بەشی کوردستانی دەش پێویستە هەلوەستی سیاسی کورد دیار بێ بەیانی یعنی ئێمە هەر یەک لەسەری خۆی نەچ لەگەڵ کەسانی دیتر دانانیشی کورد پێویستە نونەری دیار بێ نونەری کورد دیار بێ خۆی نونەرەتی خۆی بکە و نونەرەتی ئەو کوردەش نەبێ هزار بەش نونەرێکی دیاری هەبێ دە هەمان وەک کورد پێویستی بە پاراستن هەیە ئێستادا ئەگەر کورد بووە خاوەن ستاتو کورد بووە خاوەن ناودەنگ چونکی کورد کانی بۆ خۆی بپارێزە هەبوونی خۆی بپارێزە لەبەرەوە ئێمە گرنگی دەدەن تایبەت لە ئەو شەڕی جیهانی سێمدا پێئێژین پاراستنی جەوهەری یعنی خۆپارێزی هەم ئەگەر هێریشێکت لەسەر هات حەقی ئەوەی خۆت بپارێزی هەمیشی دووەک پاراستنی جەوهەریانی خۆپارێزی خەڵک بخۆی خۆی بپارێزە چاوەڕێ نەبێ کەسێکی ئەو بپارێزە هەڵبەت ئەگەر یەک پرسیار بکەم لێرە ئەو نەخشەی ئیبراهیمی هەیە ئێوە بیر بۆ چونێ ئێوە چۆنە لەسەر ئەم نەخشەیە ئایا چونکە هەندێک لە پارتەکان چونەنا ئەو نەخشەیە ڕەت دەکەنەوە دەڵێن بەشێکە دیستاندا ئیمپریالیسمێکی نوێ و لە بەرامبەر ئەو نەخشەی ئیبراهیمیە رووسیا و چین و بەشێک لە وڵاتانی تر ئیش دەکەن ئێوە بیر بۆ چون لەسەر ئەو نەخشەی چۆن چکە باست کرد لە ناو دەمێ بزانن ئێمە بیرروبارمان وایە هێزێندەرەکی نەتوانن ئالتەرناتیفێکی بۆ ڕۆژهەڵاتی ناوین دروست بکەن چونکی ئەوش پەیمانی ئیبراهیمیشی بەشێکی پرۆژەیەکی هێزێندەرەکیە هێزێن جیهانیە کە دەیان هەوێ هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە ببن بۆیە ئێمە بە ئەو باور ناکەن کە هێزێندەرەکی ئەتوانین چارەسەری بینن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەردی خەڵکی ئەو وێستە کۆ لەسەر ئاردنیگاری لەسەر جۆغرافی ڕۆژهەڵاتی ناوین ژیان دەکە هێزێندەرەکەی ناتوانین چارەسەر بکەن تەنیا خەڵک بخۆی ئەتوانە دەردی خۆی چارەسەر بکەن نابێتە ئالتەرناتیف چونکە ئەوان دەیانەوێت کە ئێستا گوتم لەبەرە باسم کرد پەیمانێکی تازایان هینایە و ئەو پەیمانە دەیانەوێت پەیمانێکی 3 ساڵە بێ تایبەت لە ناوبینی ئێستادا لە ناوبینی وڵاتانی عەرەبی هەموو لەگەڵ هێزێندەرەکی ڕێککەوتونەیدی لەسەر پەیمانە کورد لەناو ئەو ستاتیۆیەدایە کە لە ئەو پەیمانی نەخشەی ئیبراهیم کورد لە ناوێدا جێ بۆتەوە یاننا کورد جێ نەبووە چونکە ئێستا پرۆژەیەکی هیچ ئەوێکی کورد تێدانینە لەناو ئەو پرۆژەدا ئێستادا دەیان هەوێت کۆ ئیرانیژی بە ئەو پەیمانە ببەستن یعنی چونکە ئێستا هەموو هێریش لەسەر هیران تێن لەگەڵ وڵاتین عەرەبی ڕێککەوتنە لەگەڵ ئیران دەیانەوێت ئیرانێکی لەواز تەسلیم وەرگرت و لەگەڵ پەیمانی ئیبراهیم ڕێک بکەوە
لێرەدا پرۆژە و پلانی 3 ساڵی تازە بۆ ڕۆژهەڵاتی ناوین جیبجی دەبێت بەڵام دەتوانم بێژم لە بۆ ئێستادا بۆ کورد ئەوەکی نینە تەنیا کورد دەتوانێت بە پێشەنگێکی بە خاوەن پرۆژە و پلانێکیش بۆ هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی ناوینی دیتر هەواڵ بینەوە سەر ئەم شەڕە 12 ڕۆژەی لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوویدا یعنی بەشێک لە چاودێرانی سیاسیەکان وانە بوو ئەم شەڕە ڕاستە و خۆیە دروست بوو بەڵام دواتر دروست بوو هەسەنگاردنی ئێوە بۆ ئەم شەڕە چۆنە یعنی کەمتریش لەو شەڕەدا ینی لێدوانی ئێوە کەمتر لەسەر ئەو شەڕە بوو یاخود بوونە لە دیموکرات لە پارتەکانکەی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو قسە دەکەن بەڵام ئێوە کەمتر لێدوانتان لەسەر ئەو شەڕەدا هەوکارچی بووایەوە زانیاری پێشتری ئێوە هەبووە یان پێتان وا بۆ ئەم شەڕە دەوەستێ و کاریگەریەکی وەهای نابێت ئێمە ئەوە چەند ساڵە هەر لە زۆر جار لە بەشی ڕاگەاندنی یا لە شوێنی دیتر هەر دەمانزانی بوو کۆ ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوین بە ئەو ڕەوشە نامینە و ڕەوشی ئیرانیش بەو شێوازە بەردەوام نابێ بە تایبەتی هێریشی 7 ئۆکتۆبر لەسەر غەزە دیار بوو یەکشی پلان و پرۆژە ئەساس خودی دەوڵەتی ئیران بوو چونکە ئەو هێزانە هەموو هێزێ نیابەتی لە ڕۆژهەڵاتی ناویندا بە تایبەتی لە حەماس لە حزب الله لە سووریە شەڕی کۆبڕێوا دەچە لە یەمەن هوسی هەموو بەشێکی سەر بە ئیرانن چونکە ئیران ئەو هێزانە تەقویەتی دکرد هەموو ئەو دەوڵەمەندی ناوخودی ئیراندا دچوو بۆ ئەو هێزە نیابەتیانن کۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بوون هەدەفگرتنی حزب الله یەک ئەساس هەدەف ئیران بوو بە تایبەتی ڕووخاندنی ڕژیمی باس بەخۆی یەکش ئەساس هەدەف ئیراندا بوو ئیتی یەکجار ئیران لەواز بوو کە بکەوتنی ڕژیمی باسیتی ئیران بەخۆی دەزانە بوو ئیدی دەور هاتیە ئیران لەوێداژی زۆر جار هەتا چونکی بدەهان جار گوتمان کۆ تەنیا ئیران بە شێوازێک توانە خۆی خلاص بکە لەو هێریشەنە ئەتوانێت کێشەی کورد کێشەی گەلان لە ناوخۆی ئیراندا چارەسەر بکە ئەگەر دەهێوێ کو لە ئەو شەڕە ڕزگار بێ شەڕ لە دەرێدا نابێ شەڕ پێویستە لە ناوخۆدا چارەسەر بکرێ کۆ خۆی لە ئەو شەڕە خلاص بکە بەڵام دەوڵەتی ئیران لە ئەو 45 ساڵەی کو دامەزراوە هەموو هەوڵدا شەڕی خۆی لە دەروای سنوور بەڕێوا ببە ئەو هیلالی شیعە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئەو شێوەزە ویستی خۆی بپارێزە بەڵام ئیتی یەک و یەک ئەو هێزانە تێکچوون یعنی ئەتوان بژە ئەو هێزی ئیران لە ناو ڕۆژهەڵاتی ناویندا تێکچوو ئێشار هاتیە لە ناو خۆدی ئیراندا یعنی بژین سەری ئێوە لەسەر خەسە ئەگەر خەسەش پێتان وایە بەشێک بێ لەم شەڕی هیلالی شیعی چونکە ئێمە بینیمان سووریا ڕووخا بینیمان حزب الله لاواز بوو بینیمان سەکان یەمەن تا ڕادێک چالاکیان پێکەم کردنەوە بەڵام خەسە بەردەوام بوو هەست ناکەن ئەو جیاوازێک تێدا هەیە لە جیاوازی ئەوەیە دێستە لە ڕۆژهەڵاتی ناوین کێشەی دنە وڵاتین عەرەبیدا کێشەی فلستینە بە ساڵان بەردەوامۆنیە و کێشەی کووردە مەسەلەی کووردە مەسەلی کورد ئێستا شێوازێکی جیاوازترە لە مەسەلەی غەزەدا ئەگەر ئێستادا تایبەت مەسەنەوە دووسێ ڕۆژێک و باس لە ئاشتی دەکرێت کۆ خەریکە ڕێک دەکەون مەسەلەی خەزە ئەگەر بە ئەو شێوازی پرۆژ ئیسرائیلی دی خەزە دەگرێت چونکەوە دیارە کۆ ڕێک دەکەون لەسەر و مەسەلەی ئێستا دیاریان کردووە مەسەلەی خەزە چارەسەر ببە ئیدی مەسەلە ئاساس دەگەڕە بۆ مەسەلەی ئیران مەسەلە ئیدی پێویستە لە مەسەلەی ئیرانی کۆ ئیدی بە هەر فۆرماتێکی دەبێت بە هەر شێوازێکی دەبێت مەسەلەی ئیرانە لێرەدا مەسەلی تورکیە حتا تێدایە لە ئێستادا دەیان هەوێ لە ساڵی تا ئاخری 2025 لە سەرەتای 2026 دەیان هەوێ ئەو پرۆژە جیبجی بکەن یعنی ئەو دیزاینێک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارکردنە ئیدی تکەوە مەریەتێ هەست ناکەن بۆن پێتان وایە ئەم پرۆژەیە کە دیاریکراوە بە دیدی ئێوە ئەم شەڕ بەردەوام بوون لەگەڵ ئێران ئێوە پێتان وایە گۆڕانکاری لە ناوخۆی ڕژێمی ئێراندا بە شەڕ دەبێت یاخود بە شێوازێکی تر دەبێت ئێوە کەمتریش قسەتان لەسەر ئەم شەڕی 12 ڕۆژەی هەبوو ئەگەر بتوانین بپرسین بۆ لە هەر لە ڕۆژی سەرەتادا لێدوانمان بووە بەردەوام ینی لە کەم دەبێت کەم بینراوە بەڵام زۆرمان هەم لێدوان هەم وەکە هەوسەر و کاتی زۆر قسەمان کردووە لەسەر ئەو شەڕە بۆ ئەو شەڕە ڕوودا و ئەو شەڕە بەربکوێ دەچێ بتایبەتیش لە ئێستادا پێمان وایە دەوڵەتی ئیران هەم دوواری ئەمنیدا هەم دوواری سیاسیدا هەم دوواری فکری دوواری ئیدۆلۆژیکدا چونکە ڕژیمێکی ئیدۆلۆژیکە دڕوخێ دڕزێ بەر بە ڕووخاندن دەچێ ئەو شەڕی کۆڕوودا لە ئەو شەڕەداژی دیار بوو کۆ ڕەوشی ئیران بەربکوێ دەچێت دڕاستیدا ئەو شەڕە
شربوا كو إيران تسليم واربقرن شري تبي مثلا بلانك هما هنگ دناو بين إسرائيل وأمريكا وحتى هزين دولات أوروبية للناودا چونك بلانك قشتي بو بلام بو ديزاين إيران حمو وك يك نبون إيران بيتانوانا بو أم شرب وروخاني إيران بو بي او شرا زورتر بو تسلیم وارگرتن بو زورتر بو تسلیم وارگرتن ایران کی لواز ایران کی کو خدمتی هزن درکی بک چونکی خریک الرجلات ناوراس رش تک چویا او شرا زورتر لبروي بو يعني شرا کی تسلیم وارگرتن بو والله ما بدهانجه لنا او شرا دج لدوان ماندا کو بو حمو اگر کی آمادین تایبت یک بو پاراستنی گلی اما بو بجيكرني ما في قال كرد لروجلات كردستان تايبت لنا جغرافيا ايران دا اما بحمو شواجي آماده بوين خومن در بريك كو تايبش بو او شرا بس ديار بو چونكه او شركي كو اسرائيل ليدا مداخله امريكا اساس لبروي بو دي امريكا هاتو مداخله كركو شر واستينا جاري ديتر ايران مجبور بك تعويض بده كو ايران كي تسليم ورغرتي بي داس خوش هبل يكشت لو معوي شركه دا باس لا جێگەکردنەوەی دەسەڵات یاخود جۆرێ بەدیلی دەسەڵات دەکرێت ئێمە بینیشمان ئەوە پارتەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران هەنە حزبی تودەی هەیە مجاهیدینی خەڵق هەیە حزبی دیموکرات هەیە ئێوە وەکو پەشاک هەنە لایەنی کەش هەنە بەڵام ئەوان کەمتر کاریگەر لە چاو ئێوە لایەنەکانی تر لە ئێستادا ئێوە هەماهەنگێک هەیە لە نێوان ئێوەدا بە تایبەتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتتر بڵێن پەشاک و حزبی دیموکرات کە ئەوانە هەم لە ڕووی خەباتەوە هەم لە ڕووی ڕێخستنەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی شەو کاتان زیاتر لەسەر ڕۆژهەڵات کردووە ئەمە وەک پەژاک لە ساڵانی ڕابردوو بەتایبەتی چونکی پێشبینی ئەو شەڕەمان دەکرد تایبەت دوای ڕۆژاوا زۆر هەوڵماندا کۆ لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا یەکگرتووی حەزبەنە ببێ یعنی بەتایبەت لەگەڵ هەموو ئەحزابین کوردی ئەو زۆر جاش هەوڵماندا زۆر جار پرۆژەمان پێشکەش کرد کۆ لەگەڵ ئەحزابین دیتر پێویستە خاڵە هەوبەشمان هەیە ڕاستە دواری فکریدا دواری پلان و پرۆژەدا جیاوازیمان زۆرە بەڵام ئیتر لە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان وەکە ئەحزابێک و ئێمە بۆ ڕۆژهەڵات تێکۆشان دەکەین زۆر هەوڵماندا بەڵام بە گۆرەی ئەو هەوڵدانە تا ئێستا ئەو ڕێککەوتنێک و بێژم بە هەموو شێوازی بەڕێوەچوویە نەبووە هەوڵدانمان بەردەوام بووە بەڵام ئێستا لەگەڵ هەموو ئەحزابێ کوردی پەیوەندیمان هەیە دانوستاندنمان هەیە دانیشتنمان هەیە حتا لەناو ئەو شەڕی 11 ڕۆژەدا زۆر جار دانیشتنمان گفتوگو بووە بەڵام بە ئەو ئاستە نییە کۆ بێژین لە هەر لە حازێکدا مەسەن دواری سیاسی دواری خۆپارێزی هەموو واریدا کۆ هەلوەستمان یەک بە ینی ئەو پەیمانێکی باشمان بەست بێ لەوێدا هێشتا لە ئەو ئاستەدا نییە بەڵام دانوستاندن هەیە بەڵام ئێستا دەژ مەسەن زۆر جار لە ڕایگەاندن وانەدا باسمان کردی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە هێزێکی خۆپارێزی هەوبەش هەیە وەنیە ناهەر بچەند ئەحزاب هەنە ئێمە ئەتوانن لە بەیانی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر یەک هێزی چەکداری خۆی هەبێ ئەوە نابێ بدەهان جار گوتومانە پێویستە لە ڕۆژهەڵاتی کوردستان دواری سیاسیدا هەلوەستی هەوبەشمان هەبێ دواری خۆپارێزیدا حتا هێزی لەشکەری ئەتوانە هێزێکی حەزبی نەبێت چونکی نابێت و هێزی لەشکەری گرێدرای حەزبێک ببێ بەیانی ئەگەر دەمان هەوێت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە هەماهەنگ بە یەکدەنگی بە هەوبەشی کار بکەن تێکۆشان بکەن چونکی دژمنێکی یەکجار زۆرمان هەیە پێویستیمان بە هێزێکی یەکگرتوو هەیە لە هەر لە حازێکدا ئێمە وەکە پەژێک لەسەرەوە بە ئیسرارین ئەحزابین دیتری دەژی هەڵوەست و شتیان دیارە بەڵام لە هەموو دانیشتناندا ئیسرارمان ئەوەی کۆ لە ئاستی سەردا ئیدی بەو ئاستە بکێ کۆ هەوگرتنمان دەها بەهێزتر ببێ پێتان وا بووە کە تا ئێستا ئەوە کە نەبووە ئەو کۆدەنگی و هەماهەنگیە و یاخود ئێوە پێشتریش کۆدارتان ڕاگەیان داواتان لە مولایەنەکانی ڕۆژهەڵات کرد بێنە ناو ئەم چوارچەوە پێکەوە کار بکەن بەڵام پێتان وانە لە ناوخۆی باشووری کوردستان وەکو دەخود عێراق فشارێکە بوو بێ بۆ ئەوی ئەمە سەر نەکرد بەڵێ مەسەلەن ئێمە کاتی کۆدارمان ڕاگەیان چونکی ئێمە باوەریمان بە ئەو هەیە حەزب تەنیا نابێ کۆمەڵگە ڕەنگاڕەنگە فرە چاندیە فرە نەتەویە بەتایبەتی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان حتاش بۆ گشتی ئیران
پێویستی بە سیوانێکە بە چەترێکی هەیە کو هەموو ئەو حەزبانەش لە ژێر ئەو چەترەدا کۆ ببن ئەوە چەترێکی ببێ کو تەنیا حەزب نەبێت چونکی مە باریمە باو نینە تەنیا ئەحزاب بێ ئەمە دەوانەوێت کۆمەڵگەیەکی مەدەنیە کەسانی جور بەجور لەناو ئەو سیستەمەدا بجی ببن کۆمەڵگەی مەدەنی هەیە کەسانی ئەکۆلۆژی هەنە ژن هەیە جەوان هەیە هەموو پێویستە بە هاوبەشیەک لە ژێر یەک سیواندا بێ بەڵام وەکە ئێوەش باستان کرد ئەحزابێن دیتر چونکە ئێمە لە هەر لە حازێکدا ئەتوانین سەر بخۆبین پشت بە کەسێکمان نەبەستووە لە هەر لە حازێکدا ئەتوانین ڕەحەت پرۆژە و پلانی خۆمان ڕاگینین و کاری بۆی بکەین بەڵام ئەحزابی دیتر وانین مەسەڵەن تایبەت ئەحزابی کوێستە لە باشووری کوردستاندا بجی بوونە زەختی عێراقیان لەسەرە زەختی ناوخۆشە زەختی حتا ئەحزابی کو لە باشووری کوردستاننژی ئەوەندە ئیجازیان پێنادن و شێوازێک و هەیە کار بکەن یعنی لەوێدا ئەوە ئیدی ئەوش دبە سەرسەبەبێک و ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان بە گۆرەی پێویست تا ئێستا ئەو هەماهەنگیەمان نەبووە ینی یەکگرتوویەکی بەهێزمان دروست نەبووە بداخەوە یعنی ئەو ئەحزامەش چونکی ئەوەندە سەربخۆ نەبوون کو بتوانن هەموو بریاران سەربخۆ بدەن لە هەر لە حازێکدا دەست خۆش هەواڵ ئەمەگەر کۆتاپسیانمان بێت هەواڵ پەیمانپیان ئێوە دوای ڕاگەیاندنی ئەو ئاگربەستەی یاخود ئەو پەیامەی بەڕێز ئۆجەلان کە داوای چەک داماڵین کرد و ئەم پرۆسەیە بینیمان لە ئەشکەوتی جاسەنە سی هەواڵ چەکی خۆیان دانا ئایا چوارچێوی چەکدانانەکە ئێوەش دەگرێتوان ئێوە بەشێکی جیاوازکە بن لەم بانکەواتە ئەو مەرحەلە مەرحەلەیەکی تاریخیە بڕاستی مەرحەلەیەکی کۆ کاتی کومرو خوێندنەوە بۆ ئەو مەرحەلە دەکە ئیدی ئەو مەرحەلەی تازەی کۆ خەڵک گەلی کورد بە پێشەنگی حرەکەتی ئاپووی تەکۆشانێکی لە ڕێگەی سیاسی بە ڕێگەی حقوقی مافی گەلی کورد بپارێزێ مافی گەلی کورد لە ڕێگەی حقوقی و سیاسی چارەسەری بکرێ ئەو مەرحەلە کوم مەرحەلەی چێک تەسلیمکردن نەبوو مەرحەلەی چێکدانیم بوو یعنی تەکۆشانی چێکداری بداییکردن بوو کۆ مەرحەلی تازەدا بە ڕێگەی سیاسی حقوقی ئەو خەباتە پێش بچە کۆ ئێستاداژی تایبەت لە باکووری کوردستانێدا بەردەوامە ئەتوانین بێژین دەواری استراتێژیکدا چونکە ئێمە وەک حرەکەتی ئاپووی لە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانژی تەکۆشان دەکەن تەنیاش بۆ ڕۆژهەڵاتیش نە خۆمان بەرپرسیار دەبینن بە ڕێخستنکردن و پاراستنی هەموو گەلێن ئیرانی نەتەوێن جور بە جور دوواری استراتێژیدا ڕاستە ئێمەژی قەنەعەتمان بە ئەوە هەیە کۆ بە ڕێگەی چێکداری کێشەی کورد چارەسەر نابێ کێشەی گەلان بە ڕێگەی شەر چارەسەر نابێ چونکی مە لە سەردەمێکی تازە دەین سەردەمێکی کوێستا بە گفتوگو بۆ دانوستاندن ئەتوانێت مافی گەلان لەگەڵ ئەو دەوڵەتی کو شار دەکەن چارەسەر بکرێ ئەمەش لەگەڵەوەن کو ئەگەر ئەو زەمینە هەبێ ئەو دەرفەتە هەبێ بە ڕێگەی سیاسی بە ڕێگەی حقوقی کێشەکە چارەسەر ببێ لە ڕۆژهەڵاتی کوردستان دوواری چێکدانین و چێکەوەدا ئەو مەرحەلە ئێمە ناگرا چونکی پەژاک حەزبێکی کوخۆی لە ڕۆژهەڵاتی کوردستانی لە بەرامبەر دەوڵەتی ئیران تێکۆشان دەکە لە ئێستادا ئەها ئەگەر دەوڵ ئەو زەمینە هەبێ بە ساڵانی پێشتیش گوتومانە ئیران ئەگەر بهێوێ بە ڕێگەی سیاسی بە ڕێگەی حقوقی ئەتوانێت کێشەی گەلان چارەسەر بکە حتا خۆیش لە ئەو شەڕە ئەو خەتەریە خلاص بکە بەڵام ئیران تا ئێستا هیچ گاوێکیش نەبووە حتى برعكس سركوت دكا هالروج إيدام هالروج قرتن يعني يكجار خلق سركوت دكا بوي ما تكوشاني خومن بردام دكن چونكي ما يجين قال لي كرت بي باراست يعني خو بارزي نابي لهر كويكي بي اما وك باجاكيش لروجلاتي كردستان سرو اساسا خبات دكين راست باري من بي هيا كو اتوانين بريغي سياسي حقوقي چاله سركن بلام اونده هيري شكل سر قال لي اما هيا لحل لحازيكي داج هم دواري جواكي دواري سياسي دواري لشكريجي تاخر قال لي خومان دباريزي نو تاكو ما في قال لي اما بجيبه زۆر سپاس هەواڵ پەیمانپیان بۆ ئەو دەرفەتێکی ڕەخسان زۆر سپاس بە ئەو کاتەی بێمت بەخشی و ڕێیەکی زۆرتان بڕیوە تاگەشتنە بە ئێرە هەروە ئێمە شەڕەمان بڕیوە زۆر سپاس سپاس بۆ ئێوەش